سەبارەت بە پرسیارەکەتان هەر وەک دەزانن کە ئەو دۆخەی ئێستا بەرحاڵ هەم دۆخێکی ناڕوونە هەم دۆخێکی ئاڵۆزیشە جا هەر بۆیە ئەوەش وای کردووە کە کوژرانی یەک لێ دوای یەک ڕەنگ بێ بەشێک لە کەسە کلیلیەکان لە سیاسەتی کۆماری ئیسلامیدا بۆ ئێستای کۆماری ئیسلامی ئێران ئاسان نەبێت هەوا لە هەمان کاتیشدا بە درێژایی ئەو سیاسەتەی کە هەبووە کۆماری ئیسلامی بەردەوام ناکۆکی لە نێوان باڵا جیاوازەکانی خۆیدا هەبووە هەر لە ڕێفۆرم خواست و هەروە هەر لە تونداژۆیەکانەوە بگرە تا دەگاتە ئەوەی ئێستای کە قسە لەسەر جێنشینی خامنەیی کە پێشتریش دەگوترا کە کوڕەکەی مجتەبا خامنەیی بە جۆرێک لە جۆرەکان پەروەردە کراوە بۆ ئەوەی ببێتە جێنشینی بابی جا هەر بۆیە ئەوە دەکرێت نائومیدیەک بە بۆ کەسانەی دیکە کە خۆیان دانابوو لە دوای خامنەیی بتوانن ببنە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران و ئەوانەی کە لە شۆڕشی 1970ەوە بەرحەڵ لەگەڵ دەسەڵاتە بوون و بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەو سیستەمە هاتوون و بنیادیشیان ناوە جا هەر بۆیە دەکرێت بوونی مجتەبا خامنەیی هەم ناکۆکی دروست بکات هاوکاتیش دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو ناکۆکیەکانە زۆرتر بکاتەوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە دژی مجتەبا خامنەین کەواتە دەتوانێت سیاسەتی ئێران ئاڵۆزتر بکات لە نێوخۆوە جگە لەو دۆخە ئاڵۆزەی کە لە دەرەوە هەیەە ئەمە پێم وایە بە درێژایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بە تایبەتی نەتەوەکانی دیکەی ئێران هیچ کاتێک ئەو متمانە قوڵەی بە هەر حاڵ هاوڵاتی یاخۆت خۆت کچت گەر لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا نەبووە کەواتە بە هیچ شێوەیەک ئاشبوونەوەک لەونەوەدا نەبووە کۆماری ئیسلامی ئێران لە کوردخایاندا هەمیشە توانیوێتی ناڕەزایەتەکان لە ڕێگەی کوشتن و بەکارهێنانی چەکی جەنگی و ئەوانەوە کۆنتڕۆڵ بکە بەڵام لە درێژخایاندا داواکاریەکان بۆ خزمەتگوزاری گشتی بۆ بەشداری سیاسی بۆ ژێرخانی ئابووری لە جێخۆیەتی و ئێستاش هەروایە کەواتە خەڵک ئەو داواکاریانەی هەر هەیە هەر بۆیەش ئەگە دەبینین ناتوانین بڵین هەموو ئێران بەڵام بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەمڕۆی ئێران وە لە نەتەوەکانی دیکەی ئێرانیش لەگەڵ ئەوەن کە ئەو دەسەڵاتە بڕووکرە جا بۆ ڕووخانی ئەو دەسەڵاتەش کەواتە دەبێت بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی دەرەکی هەبێت بۆ چونکە خۆپێشاندانەکان لە کاتێکدا کە زۆر بەبەرینەوە دەستیان پێکرد نەیتوانی کە وەڵام دەربێ بە تەنیا بۆ ڕووخانی ئەو دەسەڵاتە چونکە بەکارهێنانی ئەو توندی و تیژە بەرحاڵ توندڕەوانە و هاوکاتیش چەکی جەنگی ناتوانێت بەرحاڵ خۆپێشاندانێکی مەدەنی کاتێک کە داوای گۆڕانی دەسەڵات دەکە یاخود نەمانی ئەو ڕژێمە دەکات بچێتە پێشەوە کەواتە لەو کاتەدا سەرکوت دەکرێن کە کۆماری ئیسلامی سیاسەتێکی سیستیماتیکی بۆ هەموو کاتێکیش ئەوەی پێڕەوی کردو ئێمەش لە وەک دەزانین لە شۆڕشی ژنجیان ئازادیدا دیتمانێت کە لە کوردستان تەواو میلیتاریزە کرابوو و لە دوای شۆڕشی ژنجیان ئازادیش کوردستان بە جۆرێکی دیکە میلیتاریزە کراوەکە سەرکوتەکان زۆرترن جیران بە شێوەیەکی ژمارەیەکی زۆر بربەرین هەیە و دەشبینین کە ئێستاش تەنانەت لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ سنوورەکانی دەرەوە چەندە هێزی چەکدار هێنراوە و هاوکاتیش لێدانی 252 بەرحاڵ بنەمای یاخود بنکەی سەربازی کۆماری ئیسلامی لە کوردستاندا نیشانی دەدات کە کۆماری ئیسلامی لە هەموو ئەو ساڵاندا چەندە ڕۆژهەڵاتی کوردستانی میلیتاریزە کردووە و چۆنی بەکارهێناوە بۆ ئەوەی کە لەو ڕێگایەوە بتوانێت ئەگەر ناڕەزایەتێک بە جۆرێک لە جۆرەکانی یاخود چالەکەوک و جوڵانەوەیەک بدات زۆر ئاسانتر سەرکوتی بکات و وەرە بتوانێت تەواو کۆنتڕۆڵی بکات هەر وەک دەزانین کە بەداخەونە بوونی هێڵی ئینتەرنێت و زۆر زەحمەت ئەو پەیوەندیانەی کە دەبێ هەبن دەکرێت کەمێک زەحمەت بێ بۆی کە بتوانین تەواو بزانی دۆخی ڕۆژهەڵات ڕاستە دۆخێکی ئەستەمە دۆخێکی زەحمەتە بەڵام ئەوەی کە ئێستا دۆخەکە بۆ گونجاوە خۆپێشاندان بکرێ من پێم وایە دۆخەکە تۆزێک ناڕوونەکە ئەوە ببینی تێیدا لەبەر ئەوەی کە لەلایەک شڕە لەلایەکی دیکە ژێرخانی ئابووری تەواو بەرحاڵ ڕوخێنراوە و لەلایەکی دیکەش ئەوەی کە دۆخەکە ڕەنگ بێ ئێستا کۆماری ئیسلامی زۆر زیاتر لە جاران ئەو بۆشایە بۆ دروست بوو یاخود ئەو دەرفەتەشی بۆ دروست بووبێ کە خەڵک سەرکوت بکە بەو نێوەی کە دەیانەوێ ئەوانە دژی ئەو حکوومەتە یاخود ئاسایشی نەتەوەی ئێران بوەستنەوە جا بۆیە ڕەنگ بێ ئێستا دۆخەکە بووە بوونی خۆپێشاندان ئەگەر چی چاوەڕوان نەکراویش یاخود بە جۆرێک لە جۆرەکان کەمێک زەحمەتە بڵێن کە دەکرێ یان ناکرێت بەڵام دیسانیش من ئەوەی کە ئێستا دەیبینین ئەو دەرفەتە نابینم کە خۆپێشاندانی تێدا بکرێت پێم وایە کە ئەوەی کە هەرێ کۆماری ئیسلامی ئێران بەردەوام لە ماوەی سیاسەتی 48 ساڵی خۆیدا کوردستانی بەرحاڵ
وا میلیتاریزە کراوە بنکانێک کە لێداناوە بۆی بتوانێت بە ئاسانی هەم ئەوانی کە لە دەرەوە سنوورەکانی ئێران و بە جۆرێک لە جۆرەکان بیان هەوێت چالاکی بکەن کۆنتڕۆل بکە هاوکات لە نێو شارەکانی کوردستانیشدا ئێمە کە ئەوەمان زۆر بەڕوونی لە شۆشێژین ژیان ئازادی دابیت کە بەرحەڵبەت چەکێکی جەنگی دژی ئەو خۆپەشاندەرانە دەوەستانەوە جا هەر بۆیە ئەوە نیشانی بدات کە کۆماری ئیسلامی هەموو کوردستان بە کەسێکی ئەمنیەتی دەبینێ بۆیە هەموو شارەکانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ئەو بنکانیان لێدانراوە بۆ ئەوەی کە بەرحەڵ بتوانێت ئاسانتر ناڕەزایەتیەکان و یاخود جوڵانەوەکان کۆنتڕۆڵ بکە ئەوەی کە کۆماری ئیسلامی هێرش دەکاتە سەر بەرحەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چالاک لە دەرەوەی سنوورەکانی ئێراندا بەرحەڵ تازە نییە پێشتریش سیاسەتی جیاوازی هەبوو بۆ نمونە ئێمە دەزانین لە 2010 موشکبارانی قەڵای دموکراتی کرد هاوکات لە هەمان کاتیشدا هێرشی کردە سەر بنکەکانی کۆمەڵات لە 2022 لەو دەمەیدا کە شۆژێژین ژیان ئازادی دەستی پێکردبوو بە هەمان شێوە بەداخەوە چەند شەهیدرا و هەروە هێرشێکی دڕندانەی موشکی کرد و پێشتریش بە جۆرێک لە جۆرەکان سیاسەتەکانیان تیرۆر و بەرحەڵ بە جیاوازی دیکە هێرشی دەکرد و بەکاری دێنان ئەوەی کە کۆماری ئیسلامی بۆچی لە هێزە کوردیەکان دەترسێت وەڵامەکەی تا ئاستێک دیارە هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هێزێکی ڕێکخراوی سیاسین کە بە درێژایی ئەو ماوەیەدا توانیویانە لە سەرپێوە بەرامبەر بە سیاسەتەکانی بوەسن و بتوانن دەنگی ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ڕێکبخەن وە بوونی هاوپەیمانی هێزە سیاسەکانی ئەو ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لە خاڵە بەهێزەکانی هەمان ئەو هێزە سیاسیانەیە لە بەرامبەر ئەوەی دەکە کۆماری ئیسلامی بەربڵاوی ئەو هێزانەی بە خاڵێکی لاوازی هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبینی کە دەیتوانی یەکدەنگی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مافی کورد لە ئێراندا لاواز بکات بەڵام ئێستا بە جۆرێکی دیکەکەواتای هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکدەنگ هاتوون هەموو دەنگەکانان ڕێکخستۆ بۆ ئەوەی کورد لە داهاتووی دەسەڵاتی دوای کۆماری ئیسلامیدا دەبێت مافی خۆی هەبێ و هاوکاتیش یەکدەنگ داوای نەمانی ئەو ڕژێمە دەکەن چونکە دەرفەتێک بۆ ڕفۆرمخوازی و یاخود بۆ چاپسازی لەو ڕژێمەدا نەماوە هەر بۆیە یەکێک لە ترسەکانی کۆماری ئیسلامی کە بەردەوام لە ماوەی ئەو 48 ساڵەدا هەبووە ڕۆژهەڵاتی کوردستان و بوونی هێزە سیاسیەکانە چووکە بەردەوام بەهێز و بەهێزتر بوون لەگەڵ ئەوەی کە بە درێژایی ئەو خەباتە لاوازیان بکات و بەرحەڵ لە مافەکانیان پاشگەز ببنەوە کۆماری ئیسلامی یەکێک لە یەکەمین یاساکانی کە دەری کرد لە ساڵ 1970دا سەپاندنی سەرپۆشی زۆرم لێ بوو و ئەو حیجابی زۆرم لێش لە بنەڕەتدا هەتا ئێستا هیچ گۆڕانکاریی تێدا نەکراوە ڕنگ بێ بەهۆی گوشارەکان لە ماوەی کاتی جیاوازدا گۆڕانکاری لەسەر هندێک ئاسانکاری لەسەر شەقام یاخود لە شوێنی گشتی کرابێ بەڵام لە بنەڕەتدا هەمان یاسایە ئەوەی کە ژن دەبێ ئەو سەرپۆشە ڕەچاو بکات و هاوکاتیش ڕەچاو نەکردنیشی دەکرێت بەرامبەر بە سزای بکاتەوە بەڵام لە کاتێکدا کۆماری ئیسلامی هەمیشە ئەو سیاسەتە کوردخانەی هەیە بۆ ئەو دەمەیکە بۆ نمونە لەژێر گوشاری نێودەوڵەتیدا بووە یا بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەوەی نیشانی بدا کە دەکرێت دەرفەتی گۆڕانکاری لە خونێ و خودی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەبێ هاتووە هەندێک ئاسانکاری کردو و ڕەنگە زۆر گرنگی نەدابێت بەوەی کە کەسێک لە سەرشەقام بە جۆرێک لە جۆرەکان سەرپۆشەکەی بەو جۆرە نەبێت کە ئەوان چاوەڕوانی دەکەن کە ئەوەش بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان سیاسەتێکی کوردخایان بووە بەڵام لە بنەڕەتدا ئەوان دژی ئەوەن کە بە جۆرێک لە جۆرەکان ژنان ڕەچاوی ئەو سەرپۆشە نەکەن بۆیە هیچ گۆڕانکارێکی تێدا ناتوە ئەگەرچی زۆر هەوڵدراوە بەڵام هیچ هەوڵک نەیتوانیوە بەرحەڵ سەرکەوتوو بێت ئەگەرچی دۆخەکە تا بڵێ ئالۆزە لەبەر ئەوەی زۆر خاڵشەیە کە نیشانی دەدات ئەوەی کە لەلایەکەوە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان دەڵێت کە ئێمە دەمانەوێت دانوستان بکەین و خاڵەکانە لەسەر مێزداناوە لەلایەکی دیکە وەزیری دەرەوەی ئێران عەباس عراقچی دوێنێ ڕایگەیاندووە کە ئێمە دانوستانێک لە ئارادانێ بەڵکو نامە و ناوە گۆڕینەوەی لە ڕێگەی ناو بژیوانەکانەوە کە ئێمە ئەوەمان قبول نییە کەواتە بە جۆرێک لە جۆرەکان ئێرانش خواست زیاری ئەوەیە دانوستان بکات هاوکاتیش ئیسرائیلیش کە پێداگرە کە بەردەوامە لەسەر هێرشکردنە سەر ئەو بنکە سەربازیانە کەواتە لەو نێوەدا هەموو ئەو هێزە سەرەکیانەی کە دەبێ بە جۆرێک لە جۆرەکان دانیشن دانوستان بکەن لایەک لە لایەکان قبولی ناکە و هاوکاتیش ئێمە دەبینین وڵاتانی گۆڵف یاخود وڵاتانی عەرەبی دەبینین کە لەو نێوەدا ڕەنگ بێ بیانەوێ کە ئەو شەڕە ڕابگرن بەڵام دەبینین ئێستا زۆر جار هەواڵەکان باز لەوە دەکەن کە ئەوانی پشتیوانی ئەمریکا و ئیسرائیل دەکەن لە بەرامبەر ئەوەی کە گروپە پرۆکسیەکانی ئێران لە عێراق بە تایبەتی هێرش بە وڵاتانی دراوسێ دەکەن کە ئەوەش دۆخەکەی دژوار کردووە
جا بۆیە من پێم وایە دۆخەکە زۆر دژوارە لەوەی کە چاوەڕوان بکرێ بەڕاستی شتەکان ڕۆژ لەگەڵ ڕۆژ گۆڕانکاریان بەسەردادێت بۆیە ئەستەمە کە بزانی ئایا بەڕاستی ئێران و ئەمریکا دانوستانێک لە ئارادا دەبێت و لە چه ئاستێکدا دەبێت و داواکاری ئەوانە چێ ئایا فقط ڕاگررتنی پیتاندنی یۆرانیۆمە یا ئەوە تا دایان هەیە بە شێوەیەکی گشتی گۆڕانکاری دەسەڵاتی ئێستای ئێرانە لە نێو خودی کۆماری ئیسلامیدا یا ئەوە تا بە جۆرێک لە جۆرەکان کرانەوەیەکی زۆرترە جا بۆیە من پێم وایە لە کاتێکی دیکەشدا ئێمە لە لایەکی دیکەشدا هێزێکی سەرەکی دیکەمانە ئیسرائیلێک کە بەردەوام ئێران ئیسرائیل بە دوژمنی خۆی دەزانێت و ئیسرائیلیش ئێران لە ماوەی هەموو تەمەنی خۆیدا بە مەترسی بۆ سەر بوونی خۆی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەزانێت تەنیا شتێکی پێم خۆش بۆ ئاماژەی پێ بدەم ئەوە بوو کە ئەگە چاو لێ بکەین بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل لەو کاتەیدا کە هێرش دەکەن بنکە سەربازەکان بە جۆرێک لە جۆرەکان دەیانەوێت خودی بنکە سەربازەکان بپێوین بەڵام ئەگەر چاو لە هێرشەکانی ئێران بکەین بۆ سەر ئیسرائیل یاخود بۆ سەر هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان و لەوانی دیکە دەبینین کە ئێران بەبێ پرینگانەوە کەسانی سڤیل ناوەندە سڤیلەکان مەسەلەن بنکە تەندروستیەکان دەکاتە ئامانج کار ئەوە ژوای کردو لە کاتێکدا ئێران دەیەوێت قەڵغانی مرۆیی بەکار بێنێ بۆیکەوە هێزانە هێرشی دەکەنە سەر بەڵام ئێران بۆ خۆی بێ پرینگانەوە هەمان ئەو شارێکە ئیسرائیل هێرشی کردێتە سەر ئەو شارە ئیسرائیل وە هەرێمی کوردستانیش نیشانی دەداکەوان بیر لەوە ناکەنەوە ئەو شوێنێکە هەیە بنکەی سەربازەیە سەربازی نیە چات بۆ خۆیان و چ لە ڕێگەی گروپە پرۆکسیەکانیانەوە لەوانە لە عێراق حەشدی شعبی هەر ئەوەش نیشانی دەدات کە کۆماری ئیسلامی بە هەموو جۆرێک بیر لەوە ناکاتەوە دژی ئەوە نییە کە ئەو کەسە سیڤیلانە ببنە قوربانی بەڵکو بۆ ئەو گرنگەکە هێرش بکات بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە دەکرێژن و منداڵ ببنە قوربانی ئەو شەڕە